دەتانەوێت کۆمەڵی دادگەری کوردستان بناسن؟ پێناسەی هەموو حزبێک پەیوەستە بە کار و هەڵوێستەکانیدا و دەبێت بزانرێت ئایا ئەو حزبە بۆ خەڵک و خاک و نیشتیمان کار دەکات یان بۆ بەرژەوەندی شەخص و حزب و بنەماڵە. کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆڵ و هەڵوێستە سیاسیەکانی کامانن لە گۆڕەپانی سیاسی و بەشداریکردنی لە حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و ئەو پۆستانەی لە دام و دەستگا حکومیەکاندا وەریان گرتووە تا خەڵک بزانێت ئایا کۆمەڵ بۆ خەڵکە یان بۆ خۆی. کۆمەڵی دادگەری وەک حزبێکی سیاسی و خاوەنی ڕابردوویەکی دیار کە هەڵقوڵاوی کۆمەڵگەی کوردیە و لە پێناو دین و ژینی خەڵکدا تێدەکۆشێت، ڕۆڵی دیاری هەبووە لە پاراستن و بەرگریکردن لە پیرۆزی ئاینیەکان و بەها بەرز و جوانەکانی کەلتوری ڕەسەنی کۆمەلگا لە ڕێگەی میدیاکان و هەموو ئەو ناوەندانی بۆ پەروەردە و پێگەیاندنی گەنجەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەیەتی. لە پاراستنی خاکی هەرێمی کوردستان و بەزاندنی سنوورەکان لەلایەن وڵاتانی تورکیا و ئێرانەوە و چۆڵبوونی دەیان گوند و شەهید و برینداربوونی هاوڵاتیانی سڤیل بۆهۆی بۆمبارانکردنی ئەو وڵاتانەوە و هیچ کاتێکیش ڕازی نەبووە خاکی هەرێمی کوردستان ببێتە گۆڕەپانی ململانەی هێزە ناوخۆیی و ئەقلیمیەکان و دژی وەستاوەتەوە و هەڵوێستی فەرمی خۆی بەڕوونی ئاشکرا کردووە. کۆمەڵی دادگەری ڕۆڵ و هەڵوێستی ڕوون و دیاری هەبووە لە پاراستنی سەروەری یاسا و گەڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان و دامودەستگا فەرمیەکان و ئامادە نەبووە لە پێناو هیچ حزب و کەسێکدا لەژێر هیچ جۆرە پاداشت و هەڕەشەیەکدا تەنانەت بێدەنگی بۆ پێشێلکاری یاسایی هەڵبژێرێت. لە بابەتی وەستانەوە دژی ستەمکاری و گەندەڵی و نەعادالەتی لە ڕێگەی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستان و لە بەغدا کاری کردووە و با پرۆژە یاسا لە غەمی بژێوی و ژیانی خەڵکدا بووە و بەپێی ئەرکی چاودێریکردنیش لە مێژووی حکومڕانی کوردیدا ئەوە فراکسیۆنی کۆمەڵ بوو بۆ یەکەمین جار لەسەر ستەمکاری و خراپی بارودۆخی ژیانی خەڵک سەرۆکی حکوومەتی هەرێمی هێنایە پەرلەمان و لێپێچینەوەی لێکرا. بەناوی خوای گەورە و میهرەبان. تاوان کۆمەڵ وەکو هێزێکی سیاسی ئیسلامی لە گۆڕەپانی هەرێمی کوردستان و عێراقیش هێزێک بۆ هەمیشە تەمەڕەنگە یەکێ لە سیمەتەکانی ئەوە بۆ کە بە هەڵوێستەکانی ناسراوەتەوە. هێزێکی هەم خاوەن هەڵوێست بووە، هەم بە بەردەوامی لەسەر هەڵوێستەکانی ماوەتەوە بە نەگۆڕی، واتە هەڵوێستەکانی نەگۆڕاو بوون و هەموو تاکێک لە هەرێمی کوردستان، هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان شایەتی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی یا کۆمەڵی دادگەری ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی دوێنێ یەکێک بۆ لەو هێزانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە خولەیەک لە دوایەکەکانی پەرلەمانی هەم کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەردەوامی لە دژی ستەم، لە دژی بێدادی، لە دژی گەندەڵی، لە دژی ئەوەی کە پێویست بوو بێ وەکو هێزێکی سیاسی کۆمەڵ هەڵوێستی بێ، کۆمەڵ هەڵوێستی بووە. ئەگەر بپرسینیانی مەبنای هەڵوێستەکانی کۆمەڵ چین؟ کۆمەڵ طبعا ئێمە هەر کاتێک کۆمەڵی دادگەری کوردستان لە هەرێمی کوردستان یا لە عێراق هەر کاتێک کۆمەڵ هەستی کردبێ یاسایەک دەرەچێ پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام و پێچەوانەی شریعەتی ئیسلام و ڕێز لە پیرۆزی ئیسلامیەکانی ئەم گەل و میلەتونەتەوەیە ناگرێ. هەر کاتێک کۆمەڵ هەستی کردبێ هەنگاوێک ئەندرێت دژی ئاین، پێچەوانەی ئاینی ئەم میلەتەیە کە ئاینی پیرۆزی ئیسلامە، کۆمەڵ بە واجبی زانیوە قسەی هەبێ، بە واجبی زانیوە هەڵوێستی هەبێ، بە واجبی زانیوە لە بەرامبەری بوەستێتەوە. کۆمەڵ لەو ڕۆهێزێکە بە نەگۆڕی وەک تێڕوانین وەک قەناعەت باوەڕی وا بووە کە ئەبێ وەکو هێزێکی ئیسلامی لە بەرامبەر بێڕێزیکردن بە پیرۆزیە ئیسلامیەکان بە پیرۆزە ئاینەکان کۆمەڵ هەڵوێستی بێ. جا ئەمانە لە ناو خۆ بوو بنیا لە دەرەوە. خۆتە زانی تەبەن ئەو کاتی کە پێویست بێ کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان یا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسایەک بوو بێ ینی بە جۆرێ لە جۆرەکان پێشێلی هەندێک بنەما ئیسلامیەکانی کرد بێ کۆمەڵ هاتووەتە قسەی هەبووە. کاتێک کە بێڕێزی بە پێغەمبەری ئیسلام سەلامی خۆی لەسەر بێ محەممەد کراوە صلی الله عليه وسلم فراکسیۆنی کۆمەڵ پێشەنگی ئەو فراکسیۆنانە بووە کە ئیدانەی کردووە و ئەوەشی وەکو پەیامێک بە قونسوڵی فەڕەنسا گەیاندووە لە هەرێمی کوردستان. لەبەرەوە کۆمەڵ لەو ڕۆ شەرمی نەکردومی بە واجب زانیوە. یەکێکی تر لە مەبناکانی هەڵوێستەکانی کۆمەڵ هەر کاتێک ئێمە بە واجبمان زانیوە چۆک هێزی سیاسی چۆک نوێنەرەکانمان و کوتلەکانمان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش
هەر هەوڵێک بوو بێ بۆ تێکدانی شیرازەی خێزان، بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی، بۆ داڕوخاندنی بنەما ڕەوشتی و ئەخلاقیەکانی کۆمەلگا ئێمە بەواجبمان زانیوە قسەمان هەبێ، بەواجبمان زانیوە هەڵوێستمان هەبێ. خۆتە زانی لەو ڕۆژە پۆلێکی گەورە لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە لە هەرێمی کوردستان هەیە کە بێشەرمانە دنیایەک میدیایان بەرداوەتە بنەما ڕەوشتیەکانی ئەم میلەتە بۆ هەڵتەکاندنی ڕەسەنایەتی کۆمەلگا، بۆ هەڵتەکاندنی بنەما ڕەوشتیەکانی کۆمەلگا، بۆ لێک هەڵوەشاندنەوەی شیرازەی خێزان لە ناو کۆمەلگادا ئێمە وەکو هێزێکی ڕەسەن کە هەڵقوڵاوی بیر و باوەڕی کۆمەلگاکەی خۆمانین بەواجبمان زانیوە بەرامبەری بوەستینەوە، بەواجبمان زانیوە ڕوبەڕووی بینەوە، بەواجبمان زانیوە ئەگەر لە ڕێی کوت لە پەرلەمانیەکانمانەوە بێ ڕێی لێ بگرین، ئەگەر لە ڕێی میدیامانەوە بێ ڕێی لێ بگرین، ئەگەر لە ڕێی هەڵوێستی سیاسیمانەوە بێ ڕێی لێ بگرین، وەکو هێزێک لەو ڕۆ قسەمان هەبێ. وەک هەڵوێستی سیاسیش ئێمە بە تێگەیشتن لەو ڕاستیەی ئێمە هێزێکی سیاسین، ئەرکی سەرشانمانە ئەو مەبادیە سیاسیانەی کە هەڵمان گرتووە لەکوێ پێشێلکاری بەرامبەر مافەکانی هاوڵاتی بوو بێ کۆمەڵ هەڵوێستی بووە، لە هەر کوێ ئازادی بیر و ڕا بەرتەسکرابێتەوە، ئازادی ڕۆژنامەگەری بەرتەسکرابێتەوە، کۆمەڵ قسەی هەبووە، کۆمەڵێکێک بۆ لەو هێزانەی لە بەرامبەر هەموو ئەو پێشێرکاریانەی کە بەرامبەر ڕۆژنامە نووسان بەرامبەر دەنجی ئازاد و میدیای ئازاد بووە لە هەرێمی کوردستان کۆمەڵ هەڵوێستی بووە، لە بەرامبەر ئەگەر ینی لە بەرامبەر گەندەڵی کە خۆتە زانی تەمەنیەکێ لەو خۆرە کوشندانەی کە بەرۆکی حکومڕانێتی لە هەرێمی کوردستان گرتووە تا بینە قاقای حکومڕانێتی و مؤسسە چوەک دامەزراوەی حکومڕانێتی چوەک حکومڕانەکانی شوەکو تاک تا بینە قاقیان چوە گەندەڵیە کۆمەڵ یەکێکە لە هێزە دژە گەندەڵەکان، یەکێکە لەو هێزانەی کە هەم خۆی تێوە نەگلاوە لە گەندەڵی، هێزێکی پرێسپاکە و هێزێکی بە هەڵوێستیش بووە و هێزێکیش بۆ لەو پێناوەدا پرۆژەی بووە، قسەی بووە کە پێی وا بووە یەکەم هەنگاوی چاکسازی لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ڕیشە چێشکردنی گەندەڵی و گەندەڵکارانەوە دەست پێکە. کۆمەڵ بۆمە قسەی هەبووە کە یاسا ڕۆڵی خۆی ببینێ، کە محکەمە ڕۆڵی خۆی ببینێ، کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ، کە لێپرسینەوە لەو ڕۆ لە گەندەڵکاران بکرێ. بۆیە کۆمەڵی ئیسلامیە دوێنێ کۆمەڵی دادگەری ئەمڕۆ هێزێکی بە هەڵوێست بووە لە ڕابردوودا. بۆی ئەگەر یەکێک بیەوێ من وەڵامی پرسیارەکەی تۆ زۆر بە کورتی بڵێم ئەگەر بیە یەکێک بیەوێ کۆمەڵ بناسێ، سەیری ڕابردووی کۆمەڵکە، سەیری هەڵوێستەکانی کە ئەتوانێت کۆمەڵ بناسێت. هەموو ئەو کەسانەی کە کۆمەڵ ناسن یەکێ لە تایبەتمەندەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەوەیە زۆر بە هاوسەنگی چوەک هێزێکی ئیسلامی چوەک هێزێکی نیشتیمانی مامەڵەی کردووە. من پێم وایە هیچ کەس ناتوانێت مزایدەی ئەوە بەسەر ئێمەدا بکە. لەبەرەوە لە بەغدا ئێمە کاتێ لە بەغدا بوو بین پارێزەر و مەحامی مافەنەتەوەیەکان بووین، مافە نیشتیمانیەکانمان بووین، مافە دەستوریەکانمان بووین. کوتلەی ئێمە لە بەغداوە بەڵێ بە ڕێژەیەکی کەم کە هەبووین، بەڵام دەنگێکی دیار و دلێر و بوێر بووین کە لە بەغدا ئێمە بەرامبەر ئەوەی کە بەرامبەر پێشێلکردنی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەستاوینە تۆ داوای ئستحقاقاتی داراییمان کرد. لە بەغدا ئێمە داوامان کردووە کە ئەرکی سەرشانی حکوومەتی عێراق خاڵە سنووریەکان بپارێزێ یا سیادەی هەرێمی کوردستان بپارێزێ. ئەگەر قسە لەسەرەوە بێ کۆمەڵی دادگەری کوردستان هەڵوێستی وێ وەک هێزێکی سیاسی بەرامبەر ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر بە سیادە و خاکی هەرێمی کوردستان کراوە بە دڵنیایی کۆمەڵ کردوویەتی. عێراقی ڕوبەڕووی ئەو بەرپرسیارەتێ کردوەوە کە ئەوان مەسئولن لە پاراستنی ناوچە سنووریەکان، پاراستنن لە بەرپرسیارن لە پاراستنی ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچانە، بەرپرسیارن لەوەی کە نێڵن ئەو ناوچانە ببن هاوڵاتیەکانی وەکو تاکوون خاکەکەشی ببێتە قوربانی دەستی هێزە ئیقلیمیەکانی ناوچەکە. ئێمە طبعاً لە یەکەم کابینەی یەکگرتووی هەرێمی کوردستان ئەو کات بۆ وەزیری ژینگە بەشداری ئەو حکوومەتەمان کرد. هەموو خەڵکی هەرێمی کوردستان و لەو قۆناغە شایەتن کە کۆمەڵی دادگەری کوردستان بنیادی ئەو وەزارەتەی ناکە پێشتر هیچ سابقەیەک هیچ پێشینەیەکی نەبوو و بە سەرکەوتووی کۆمەڵ لەو قۆناغەدا ئەو لەو کابینەیە بەشداری کردووە. ئەوەندەی کە کۆمەڵ تێیدا بەشدار بوو بە ئێستا سۆ کەس ناتوانێت پەنجەیەک بۆ یەکێ لە چوەک وەزیر چ ئەوانەی کە لە خوار وەزیر بەشدار بوون پەنجەی گەندەڵیان بۆ ڕاکێشێ. کۆمەڵ لەو قۆناغەدا بە ڕووسوری هاتۆتە دەرەوە. لە کابینەی بنکە فراوانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە ماوەیەکی دیاریکرا و بەشدار بووین دوای خۆتە زانی بەهۆی جێبەجێنەکردنی ئەو بەرنامەی کە ئێمە هەمان بوو لە حکوومەتەکە کشاینەوە. ئەو قۆناغەش کە ئێمە بەشدار بووین چ لەسە ئەوەی کە وەکو وەزارەتی کشت و کاڵمان بوو و دەستەی
مینمان بوو هەروەها وەزیرێکی هەرێمان بوو بۆ کاروباری ژینگە وەزارەتە فعلیەکەی ئێمە کە وەزارەتی کشت و کاڵ بوو هەموو خەڵکی هەرێمی کوردستان شایەتن کە هەنگاوی گەورەی ناوە خزمەتی گەورەی کردوە ڕەنگە یەکێ بێت لەو وەزیرانەی کە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە وەزیری کشت و کاڵ لەو قۆناغەدا ئەو بە شایەتی هەموو خەڵکی کوردستان ئەو قۆناغە هاوکات بوو لەگەڵ شەڕی داعش لە هەرێمی کوردستان ئێمە ئەو کات کە دەستەی مین لای کۆمەڵی دادگەری کوردستان بوو و ئەو دەستەیە تەمە لەو قۆناغەدا ڕۆڵی گەورەی بینی و هەنگاوی گەورەی ناوەت لە چەندین لە هەڵسەنگاندەکانی حکوومەت چەند جارێ لە پلەی هەرە پێشەوە بوو و ئەو وەزیرەی ئێمە کە هەمان بوو هەر سێ وەزیرە کەشمان کە بەشدار بوون لەو کابینەیە بەڕووی سوور هاتنە دەرەوە تەبەن و کەس ناتوانێت پەنجەیان بۆ ڕابکێشێ مەلەفێکی گەندەڵیان بداتە پاڵ بگرە بە پێچەوانەوە ئەوان بەسەری بەرزەوە هاتنە دەرەوە و زۆرێک لەو ئیمتیازاتانەی کە هاوشێوەکانی ئەوان لە حکوومەت وەریان کرد ئەوان ڕەتیان کردوتەوە لەبەرەوە کۆمەڵی دادگەری ئەگەر لە هەندێک لەو خۆناغ و مەحەتە وێزگە دیاری کراوانەی بەشداری حکوومەتی کردبێ بەکردەوەی سەلماندوێتی کە هێزێک کە ئەتوانێت حکومڕانی بکە و هێزێک کە ئەتوانێت خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و هێزێکی لە خۆ بردووە بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ مەکاسبی حیزبی و کەسی کار ناکە کۆمەڵ خاوەنی هیچ کۆمپانیایکی بازرگانی نییە کۆمەڵ هیچ جۆرە بازرگانی و تیجارەتێکی نییە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئێمە هەمیشە ڕامانگرتووە کە سەرچاوی دارایی ئێمە تا ئەو کاتانی کە بودجەمان هەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ساڵی 2013 و ئەزانم ئەگەر هەڵە نەبم تا ئەو کاتە بودجەمان وەرگرت دوایەوە هیچ بودجەیەک لە حکوومەت نەماوە کۆمەڵ دوو سەرچاوی دارایی هەبووە سەرچاوی یەکەمی بریتیە لەو بڕە پارەی کە لە وەزیرەکانی لە پەرلەمانتارە خانە نشینکراوەکان و ئەوانش کە لە کاردان لیانە گێڕێتەوە چێتەوە ناودارایی و خەزێنی کۆمەڵی دادگەری کوردستان ڕەنگە یەکێک بپرسێ زۆر جارێ ئەمەمان وەکو ئینجازێک وەکو ئیمتیازێکی کۆمەڵی دادگەری کوردستان باس کردووە ئەم پارەیە کە ئێمە ینی بەهەستکردن بەو ڕاستیەی کە کۆمەڵی دادگەری کوردستان لەو ڕاستیە تێگەیشتووە کە پەرلەمانتار وەزیر ئەو ئەرکەی لەسەرەتی ئەرکێکی گشتیە و ئەو هێزەی کە ناردوێتی بەشێک لەو ئیستحقاقە دارایی کە ئەدرێ بە وەزیرەکە لی وەرگرتوۆ خستوێتیەوە ناو دارایی کۆمەڵی دادگەری کوردستان و میدیای حیزبەکەی پێبەڕێوە بردووە کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە کە دەنجێکە بۆ بەرگریکردن لە مافەکانی ئەچێتە ناو تەلەڤیزیۆنی بانگەوازی پێ ئیدارادا کە خزمەتی داعوە و پەروەردە و بانگەواز و ڕەوشت و بەهابەرز و بڵندەکانی کۆمەلگا ئەکا و خزمەتی ئەو بارەگانەی پێکا کە ناوەندی کارە خێرخوازی و خێریەکانی کۆمەڵی دادگەری کوردستانن وە سەرچاوەیەکی تری بریتە لەو پارەی کە لە ڕێی خێر و سەدەقات و کەسانی دەوڵەمەند و ئەوانە دەستی کەوتووە و ئیدارەی کۆمەڵی دادگەری کوردستانی پێکردووە پێچەوانەی ئەوەی کە ئەو هێزانە گەڕاون بەوەی کە خۆیان کۆمپانیان هەبێ خۆیان دەوڵەمەندکردنا ئێمە هاتوین ئەو سەرچاوە خەیریانەشمان کە دەستمانەکەوێ بە بەرنمەیەک دەستمان پێکردووە کە بەرنامەی بەخشینەوە کۆمەڵی دادگەری ئەم بەرنامەی هێناوە ئەمڕۆ لە دەستگایەکی خێرخوازی گەورەی وەکو دەستگای خێرخوازی بەخشیندا بەرجەستەی کردووە کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن ئەم دەستگایە چه خزمەتی گەورەی کردووە ئەگەر لە قۆناغی یەکەم ئەم دەستگایە تەنها مەستەرێک بوو بێ سەرچاوەیەک بێ بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەدار و نەخۆش لە قۆناغەکانی کەدا هەنگاوی ناوە بۆی نەخۆشخانە بکاتەوە ئەو نەخۆشخانە بە نرخێکی کەم خزمەتی هاوڵاتیان و خەڵکی نەخۆشی هەرێمی کوردستان بکاوە پێداویستەکانیان بۆ دابین کاوە لەو ڕۆوە بارگرانایی هاوڵاتی سوک کردووە و بگرە بە پێچەوانەوە ئەوەی کە حکوومەت نەیتوانیوە بیکە دەستگای خێرخوازی بەخشین هاتووە کردوویەتی کە ڕەنگە بەرنمەکەی ئێمە ئەوە نەبێت کە ئاماژەی پێ بکەین وە کۆمەڵ ئەمە دەستگای خێرخوازی بەخشین کە دەستگایەکی خەیری دەستکراوەیە ینی جۆرێ لەسەر بەخۆی هەیە بۆ کارەکانی خۆی وە کۆمەڵ بە هیچ جۆرێک خۆی نهاتوە لی مستەفید بێ و بگرە بارەگاکانی کۆمەڵی دادگەری کوردستانیشی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بۆ واڵا کردو بۆی کە لەوێ کارەکانی خۆی ڕاییکاوە ببێتە ماڵێک بۆ خەڵکی هەژار و نەدار و بێنەوە و خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش و هەموو ئەو کەسانی کە بە جۆرێ لە جۆرەکان محتاجن هاوکاری بکرێن
ئەوە جگەلەوەی تەبەن ینی من ئاماژەم بەو دەستگایە کرد ئەگەر نا کۆمەڵ لە ناوخۆی زۆرێک لە دەستگا و سنتەر و ڕێکخراوی تری هەیە کە هەیە تایبەتە ببێ باوکان وەکو سۆمای چاوان کە هی ڕێکخراوی خوشکانەوە هەروەها سنتەر و ڕێکخراوی تری هەیە کە تایبەتە بە هاوکاریکردنی خوێندکارانی کەم دەرامەت و قوتابیان ینی لەو ڕۆژۆ نمونەی ڕێکخرا و سنتەری کەمان هەیە لە ناو کۆمەڵی دادگەری کوردستان کە زۆر جار کۆمەڵ بە مەستەرە داراییەکەی خۆی سەرڕای نەبوونی بە بەشێک لە دارایی کۆمەڵی دادگەری هاوکاری ئەو سنتەر و ڕێکخرا و دەستگایانە کراوە. ساڵی 2006 و لەگەڵ یەکگرتنەوەی هەردوو حکوومەتەکەی یەکێتی و پارتی کۆمەڵی دادگەری بە وەزیرێکەوە کە دارا محەممەد ئەمین کرایە وەزیری ژینگە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە یەکگرتنەوەی حکوومەتەکەی زۆنی سەوز و زۆنی زەرد و لە بناغەوە توانی وەزارەتی ژینگە دا بمەزرێنێت. ئەو یاسا و بڕیارانەی لە سەردەمی وەزیرەکەی کۆمەڵ لە وەزارەتی ژینگە دەرکراون ئێستاشی لەگەڵدا بێت چاودێرێکی باشن بۆ سەرجەم پرۆژەکان و پاراستنی ژینگە و پوش و پاوان و دارستانەکانی هەرێمی کوردستان. ساڵی 2014 و لەگەڵ تەشکیلەی کابینە هێشتەمی حکوومەتی هەرێمیش کۆمەڵی دادگەری وەزارەتەکانی کوشت و کاڵ و دەستگای گشتی کاروباری مین و دەستەی ژینگەی پێدرا. عەبدوستار مەجید کرایە وەزیری کوشت و کاڵ و بەپێی ئەو ڕۆڵ و خزمەتەی لەو ماوەیەدا لە وەزارەتەکەی مایەوە توانی وەزارەتی کوشت و کاڵ بکاتە وەزارەتێکی سیادی و لە مێژووی کابینە وزاریەکانی یەکێتی و پارتیدا نەتوانراوە وەک وەزیرەکەی کۆمەڵ خزمەت بە کەرتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو خودی جوتیاران بکرێت و بە یەکێک لە سەرکەوتوترین وەزیر وەزارەتەکان لای هاوڵاتیانە ژمار دەکرێت. کۆمەڵی دادگەری دەستگای گشتی کاروباری مینی دایە دەستی ئەندازیارێکی گەنج و بەتوانە کە توانی لە گەرمەی شەڕی داعش بەرەکانی جەنگ دژی داعش و سەدان کێڵگە و پاشماوەی مین و تەقەمەنی سەردەمی ڕژێمی پێشووی عراق لە ناوچە شاخاوی و دەشتایی و تەنانەت نیشتەجێبۆکانیش پاک بکاتەوە و دەیان ڕێکخراوی بیانی بە مەبەستی پاڵپشتی دارایی و دابینکردنی کەرەستە و پێداویستی و ڕایەنانی تیمە تایبەتەکان بهێنێتە کوردستانەوە و دەستگای گشتی کاروباری مینی لە دەستگایەکی حزبیەوە بکاتە دامەزراوەیەکی نیشتیمانی. دەستەی ژینگە کە یەکێکی دیکە بوو لەو پۆستانەی لە کابینە هێشتم درایە کۆمەڵی دادگەری و عەبدوڕەحمان عەبدوڕەحیم کرایە سەرۆکی دەستەکە و بەهۆی ململانی نێوان یەکێتی و پارتی لەسەر ئەو پۆستە تەنها ماوەیەکی کەم سەرۆکی دەستە بەدەسەڵاتەکانیەوە لای کۆمەڵی دادگەری بوو کە توانرا چەندین بڕیاری گرنگ دەربکرێت و خزمەتێک بە تایبەتی بە ژینگە پارێزەکانی هەرێمی کوردستان بکرێت. لە ڕاستیدا سیاسەتی کۆمەڵ وەک حیزبێکی ئیسلامی کوردستانی کارەکانی سیاسەت دەکات لە پێناوی خەڵک و خزمەتکردنی خەڵک تا ئەو کار هەر شێوازێکی خەبات پێویستی کرد بێ کۆمەڵتیا ئامادە بووە. 2006 دوای ئەوەی کە بڕیار درا بۆ یەکەم جار کابینەی یەکگرتوو لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکرێ و دوو ئیدارەی نەمێنێ و حکوومەتێک لە هەولێردا بمەزرێکە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکە. جگەل لەوەی کە ئێمە ئەو کاتە تێبینێکی زۆر و زەوەندمان لەسەر ئیدارە و بەڕێوەبردننی یەکێتی و پارتی هەبوو، بەڵام سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێی باش بوو لە پێناو یەکریزی و تەبایی لە پێناو پاراستنی یەکریزی لە کوردستان و نەهێشتنی ئەو برینە قوڵانەی لە نێوان هەردوو ئیدارەکە هەبوو و شەڕی ناوخۆ دروستی کردبوو کۆتایی پێبێ کۆمەڵ بڕیاری بەشداریکردنیدا. هەرچەند بەشداریکردنەکە ڕەمزی بوو بە یەک وەزیر، بەڵام کۆمەڵ کۆتمان لە پێناوی ئەو یەکریزیە ئەمەی هەڵبژارد کە بە یەک وەزیریش بێ بەشداری بکەین و بۆی حکوومەتێک یەکگرتوو دروست بێ و چیکە ئاسەواری دوو ئیدارەی و دوو حکوومەتی نەمێنێتەوە. ئەو قۆناغە زۆر سەخت بوو بۆ لەبەرەوەی خۆ دەزانەوە کاتە دوو وەزیری پێشمەرگە هەبوو، دوو وەزیری ناوخۆ هەبوو، دوو وەزیری عەدل هەبوو، ینی دوو وەزیری دارایی هەبوو. زۆرێک لەو بابەتانە هەمووی دوو وەزیری هەبوو، تەنانەت کابینەکەش دروست بوو هەردوو وەزیری هەبوو، هێشتا داراییەکان نەبوو بۆ یەک، پێشمەرگە نەبوو بۆ یەک. بەڵام ئێمە بەشداریمان تیا کرد و توانیمان ڕۆڵ ببینین لەوەی لە پاراستنی یەکریزی لە هەرێمی کوردستان و ئێمە ببینە هەوێنی ئەو برایەتیە و توانیشمان ببینە وەزارەتێک دروستکەین کە پێشتر بوونی نەبوو کە وەزارەتە بۆ ئێمە ڕاستە ئێمەوتمان بەشداریەکە بیدایەت ڕەمزی بوو بەوەی کە تەنها وەزارەتێکیان پێمانداوە، وەزارەتێکی سیادی و قاوەن بڕیاریش نەبوو، بەڵکو بوونیشی نەبوو. بەڵام سوپاس بەخوای ئێمە توانیمان ئەم وەزارەتە دروستکەین
و بە حکوومەتیش و بە خەڵکیش بڵێن دیارە خەڵکانی پسپۆر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو دانزانی گرنگی ژینگە لە دنیا و لە کوردستان چییە و مەترسیەکانی پیسبوونی ژینگە و کاریگەریەکانی ئێستاژانی خەڵک چییە بەڵام ئێمە توانیمان ئەم وەزارەتە دروست بکەین و فەرمانگەکانی بۆ دابمەزرێنین کە پێشتر بوونی نەبوو و مەزارەتە یاسای نەبوو یاسایەکمان بۆ وەزارەتەکە ئامادە کرد و پاشان بردمانە پەرلەمانی کوردستان و لەوێ پەسەند کرا دواتر ڕژنووسی یاسای پاراستنی ژینگەمان ئامادە کردووە بۆ چۆ پەرلەمانی کوردستانەوەیش بە یاسای ژمارە 8 لە ساڵی 2008 یەکەم یاسای ژینگەیە لە هەرێمی کوردستانە پەسەند کرا دام و دەستگا ژینگەیەکان دامەزران زوربەی زۆری سەکتەرەکان کەوتنە ژێر چاودێری ژینگەوە بۆ یەکەم جار بوو پرۆژەکان لەژێر چاودێری ژینگە دروست بکرێن و کار بکەین بۆ داخستنی ئەو شوێنانەی کە کێشان دروست کردووە بۆ نمونە کارگەی چیمەنتۆی سەرچنار کە لە ساڵی 50کانەوە دروست کرابوو لە سلێمانی لەسەر ئاوی سەرچنار بوو کە ئاوی سەرچنار سەرچاوی ئاوی خواردنەوەی سلێمانی بوو دواتر دوکانی بوو بە بەشێک لاوی سەرچاوی ئاوی خواردنەوەی هەر سەرچنار بوو ئەم کارگەی لە 50کانەوە دروست کرابوو بەرهەمێکی وای نەبوو بەڵام پیسکەرێکی خراپی ژینگە بوو هەم بۆ سەرچاوی ئاوەکە هەم بۆ هەموو دانیشتوانی شار و دەوروبەری کە گەڕەکەەکانی سەرچنار و ناوبوون ئێمە توانیمان ئەو کارگەیە دابخین و دایان چالاکی جۆراوجۆری ترکە وەزارەتی ژینگە دەستی پێکرد جگەلەوەی خولی ڕاهێنان لە دەرەوە و لە ناوە بەستنەوەی کوردستان بە دەرەوە و کارکردن بۆ چارەسەری زبڵ و خۆڵ و خاشاک و ئاوەڕۆکان و بە هاوکاری وەزارەتە پەیوەندیدارەکان و ڕێگرتن لە ڕاو و با بڵێن پەلاماردانی ناوچە سروشتیەکان و سووتاندنی دارستانەکان و پلان بۆ دانانی و سزادانی ئەو کەسانی سەرپێچیەکەن بە پێیاسا بە دەر لە بواری هۆشیاری ژینگەیی کە بەڕێبەرایەتێکمان دروست کرد چەندین ژمارە گۆڤاری مناڵان و گۆڤاری ژینگەیی دەرکرا و بڵاو کرایە و چەندین کۆڕوسی مینار بۆ سەرجەم چیمون توێژەکانی خەڵکی کوردستان لە مامۆستایانی ئاینیەوە بیگرا هەتاکو مامۆستایانی زانکۆ و قوتابخانەکان و هەتاکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەتاکو فەرمانگەکان هەموو ئەمانە لە پێناو پاراستنی ژینگە دەتوانم بڵێم لە ماوەیەکی قیاسیە کارێکی زۆر گەورەمان کرد و توانیمان بە هەموو دنیاش بڵێن ئێمە وەزارەتی ژینگەمان هەیە و ژینگەی کوردستان ڕوبەڕووی ئەم مەترسیانە بۆتەوە بە تایبەتی کوردستان کەوتووە بەر شاڵاوی ئەنفال و کیمیاباران و جەنگەکانی ئێران عێراق و عێراق ئەمریکا و هەموو ئەمانە کارەساتێکی ژینگەی گەورەی دروست کرده بوو بە دنیا بڵین ئەمە ژینگەی کوردستانە و لەو ڕێژەوە پێم وایە کۆمەڵێک ڕێکخرا و وڵاتی دنیا هاتنە سەرخەت کە چۆن هاوکار بن بۆ پاراستی ژینگەی کوردستان بێگومان کۆمەڵێک دام و دەستگا جیاواز تەقیمی کردووە هەموو کاتێک وەزارەتەکانی ئێمە لە پێشەنگا بوون و لە وەزارەتە سەرکەوتۆکان بوون هەموو ئەو تەقیمانەی کە دەستگای بێلایەن کردوێتی و دەسەڵاتیش خۆشایەتی داوە بۆ بێگومانیش بەلەوەی کە ئەگەر بێت و ئەم وەزارەتانەی ئێمە ئەم بەرپرسانەی ئێمە کەم و کوڕی و گەندەڵی و لادانێکیان ببوایە هەر دەسەڵات تەپڵی بۆ لێدان چاوەڕێ ئەوە بوو شتێک بکەن کە کەم و کوڕێکیان هەبێ لادانێکیان هەبێ یا گەندەڵێک کە لە دەم و دەستگایشکە لای ئێمە هەبێ بۆی گەورەی کابڵێ ئەمانەش واکە ئەوە مای سەربەرزی ئێمە بۆ کە لە هەموو ئەو کەسانی بێلایەن بن تەقیمیان کردبێت تەنانەت لە ناو کارمەندەکانی وەزارەتەکانی خۆشمانە وەزارەتەکانی ئێمە لە هەموو وەزارەتەکانی تر سەرکەوتوتر بوون دەرگامان بۆ هەموو کەس کراوە بۆ باوەڕمان وا بۆ کە ئەو پۆستە پۆستی خزمەتکردنی خەڵکە پۆستی خۆسەپاندن و خۆپێگەیاندن نییە دەرگامان بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو کارمەندێک هەر کەسێک ڕووی کردبێتە وەزارەتەکەی ئێمە دەرگامان بڕوا دانەخستەوە بە دەمیەوە چوین و حەزمان کردووە خزمەتی بکەین ئەوە مای شانازی ئێمە بووە مای شانازی ئێمەیە بەرپرسەکانی ئێمە کە لە حکوومەت و وەزارەتا بوون یا لە دەسەڵاتی ترابوون دوای نەمانی پۆستەکانیشیان لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان گەندەڵیان نەکردووە خۆیان نەدۆڕاندەوە خاڵی ڕەشیان بەسەرەوە نییە ئامادەن بێنە سەر تەلەڤیزیۆن و ڕەخنە لە دەسەڵات بگرن و کەم و کوڕەکانی باسکن و لە ناو خۆشە حکوومەت خۆشی بەڵگەی لەسەر نەزاهە و دەستپاچی ئێمە داوە و زۆر جار ئێمە پارە بودجەکانی ئێمە کە مەحدودیش بوو بێ ئەگەر نەمانتوانی بێ لە شوێنی خۆیان پرۆژەکانی پێ ئەنجام دێن حکوومەت ڕێگر بوو بێ نەمانێشتوە ئەمە بە فێڕۆ بچێ و بە هەدەر بچێ جارێکێ جێڕاومانەتەوە بۆ وەزارەتی دارایی بۆی کە بتوانرێت سوودی لێ ببینرێ بەڵام بەداخەوە حکوومەتی ئێمە لەبەرەوەی لەسەر بنەمای نەعەدالەتی دروست بووە لە وڵاتە لەسەر بنەمای گەندەڵی دروست بووە پشگیری ئەو چاکسازیە ناکە دایان پرۆژە و گرنگی بخەرە بەردەمیان بەڵام ئەوان هەندێک پرۆژەی لاوەکیان زۆر پێلەوە گرنگترە پارەی زۆر بە فیڕۆ درێ لە زۆر پرۆژەیە کە جێگای هیچ ناگرێ بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن لە پارەی حکوومەت ئەم حیزبانەی دەسەڵات
کە معلومە ینی داهاتیان هیچ نەبووە جگە لەم داهاتی ئەم وڵاتەیە کە بۆتە کردویانەی خۆیان بە دەیان ملیۆن دۆلار سەرف کراوە ناکرێت لە شارێکی گەورەی کوردستانە کە پایتەختی کوردستانە خەڵک کێشەی ئاوی خواردنەوەی هەبێ لە کاتێک هاتۆ بتێ شارەکە بکەی بە دووبەی و بە پاریس و بەکوێ ئەو پارانەی بە فیڕۆ درراوە دانتوانی چکێمە سەرچاوی ئاوی سروشتیمان زۆرە ڕووبارمان هەیە کە لە دنیا ئەمانە زۆر کەم و دەگمەنە پەرلەمانتارانی کۆمەڵ لە ناو پەرلەماندا سەر ڕایبەرگریکردن لە بەها و ئەخلاقی ڕەسەنی کۆمەلگا و پاراستنی ئاینی پیرۆزی ئیسلام وەک سەرچاوەی سەرەکی یاسادانان بە پێدەستوری عراقی توانیویانە دەیان پرۆژە یاسای گرنگ پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکەن کە زۆرینەیان بەهۆی ململانی حزبی و بێلایەن نەبوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە پرۆژەکانی کۆمەڵی دادگەری وەلانراون. بەتەکید کۆمەڵ بەشداریکردنی لە پەرلەمان و دەوری ئەندام پەرلەمانەکانی تەنها لە پێناوی خزمەتی خەڵکدا بووە ئەوەل و ئاخر هەر بوو ئەوە بووە بۆیش هەموو ئەو پرۆژە یاسانەی کە هاتوون بە پەرلەمان کە خزمەت بوون بە خەڵک و هەرێمی کوردستان و هاوڵاتیان بێ چەند و چوون مناقەشەی کردوون و باشترین ڕێگەی بۆ دۆزیونەتەوە و چەندین پرۆژە یاساشە بووە کە تایبەت بوون بە فراکسیۆنی کۆمەڵ لەو کاتەدا کە ئیشیان لەسەر کردو وەکو فراکسیۆن پرۆژەکەیان تەقدیم کردووە چەندێک لەو پرۆژانە کە پەسەند کران خۆشبەختانە وەندێکیش پەسەند نەکراون و قبول نەکراون بەداخەوە کەچین فراکسیۆن نەیتوانیوە دەنگی زۆری نەبەدەست بێنێت ناو پەرلەمان نەیتوانیوە پرۆژە یاساکەشی پەسەند بکرێت بەڵام ئەو پرۆژە یاسانەی کە زۆر جێی دڵخۆشین بۆ ئێمە بۆ بەتایبەتی من خۆم وەکو ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ لە کاتی خۆیدا چەند پرۆژە یاسایەکمان تەقدیم کرد دوو لەو پرۆژە یاسانە پەسەند کران ئەویش سلفەی زەواج بوو پێشینی هاوسەرگیری بۆ گەنجان بوو کە ئەمە من زۆر دڵم پێی خۆش بوو چون یەکێک لە ئەو بەڵێنانەی کە دابووم کاتی خۆی کە ئیش بکەم لەسەر ئێکایی گەنج و خزمەتی گەنج ئەمە یەکێک لە پرۆژەکان بوو کە پەسەند کرا ئەوە بوو کە بۆ ئەو کاتە بە بڕێکی باش سلفەدرا بە گەنجان و یاساکە بووە چۆ بواری جێبەجێکردنەوە و بەردەوام بوو هەتا ئەو کاتانەی کە قەیران دروستکرا بۆ دارایی هەرێمی کوردستان پرۆژە یاسای دووەم ئەوە بوو کە ئەوی شەرتایبەت بوو بە فراکسیۆنی کۆمەڵ و بەندەش بەڕاستی زۆر لەگەڵی ماندووم ئەویژەوە بوو کە لە ناو سلفەی عقاردا سلفەی خانوبەرەدا مادەیەکە بوو کە ئەم پارەیە کە وەردەگیرە ڕیبای دەچۆ سەر سووی دەچۆ سەر ئێمە هەوڵماندا و بە شێوەیەکی چڕ و گەرم و گوڕ چوینە ناو قەزیەکە بۆ ئەوەی کە ئەم حرامەیە ئەم کارە خراپە لابین لە ناو پرۆژەکەدا ئەوە بتوانیمان لەگەڵ چەندین لەگە فراکسیۆنەکان هەڵبەتە وەکو فراکسیۆن ناوەکو شەخص بەندە خۆم یەک بەیەکی زۆربەی زۆری پەرلەمانتارەکان گەڕام و هەوڵمدا قەنەعەتیان پێ بکەم و ئەوە بوو قەنەعەتم ئەلحەمدولیلا بە زۆرینەی زۆری کرد لە ناو هۆڵی پەرلەمان توانرا ئەو مادەیە لا ببرێت کە من زۆر دڵم پێی خۆش بوو کە بە ئەم پرۆژەیە ئەوش پرۆژەی ئێمە بوو هەڵبەتا چەند پرۆژەی تریمان زۆر بووە و لە ناو بودجەدا هەوڵماندا کە لە کاتی خۆیدا کە بودجەدا ها ساڵانە بۆ پەرلەمان ئێمە هەوڵمان دەدا کە هەموو ئەم مادانەی یان ئەم پرۆژانەی کە تایبەتن بە خەڵک و خزمەتی خەڵک دەکەن پێداگیریان لەسەر بکەین و توانیمان جێ دەستیشمان دیار بێ الحەمدولیلا لە کاتی خۆیدا و دڵشمان بە ئیشەکەشمان خۆشە چکن توانیمانە خزمەتێکی باش بە خەڵک و وڵاتەکەمان بکەین. سەبارەت بە ڕۆڵی فراکسیۆنی کۆمەڵ لە پرۆسەی یاسادانان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و هەروە پێشتر و ئێستاش لە پەرلەمانی کوردستان بێگومان ڕۆڵێکی بەرچاو گرنگە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ژمارەی ئەندامەکانی و زۆری ئەو ڕۆڵەی کە بینیویانە زۆر جار لە پەرلەمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی کوردستانیش ڕەنگە فراکسیۆن هەبێ ژمارەیان زۆر بێت بەڵام کار و چالاکیان بە قەدر ژمارەکەیان نییە بەڵام فراکسیۆنی هەیە وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە ڕەنگە بە ژمارە کەم بن بەڵام بە زۆری ئەندامەکانی بە زۆری بەشداریان کاراترن لە ژمارەی خۆیان. گرنگی پەرلەمان لەوەدایە کە تۆ دەتوانی لە سەر و چاوەکەوە چاچی بکەی ئێستا کە ئاو لێڵ دەبێت تۆ لە جۆگەلەکانی خوارەوە هەوڵی چاکسازی بدەی هەوڵی ڕوونکردنەوەی ئاوە لێڵەکە بدەی پێت ناکرێت بەڵام کە چووی لە سەر و چاوەوە لەو شوێنێک کە ئاوەکە هەڵدەقڵێ لەوێوە چاچی بکەی ئەوە باشە بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ پێمان وا بوو کە پەرلەمان
کە ماڵی یاسادانانە سەرچاوەیە ئەو شوێنەیە کە لەوێ دەسەڵاتەکان هەڵدەقڵن ئەو شوێنەیە کە لەوێ یاساکان دێنە دەرێ باشتر وایە بچی لەو شوێنە کار بکەیت لەوێوە جوهدی خۆت سەر بکەیت لەوێوە هەوڵ دەیت جێ پەنجە دیاربی لە نێو هەموو یاساکان لەوێوە هەوڵ دەیت چاکسازی بکەیت لەوێ هەوڵ دە ئەمر بە چاکە بکەیت و نەهی لە خراپە بکەیت باشتر لەوەی کە تو تەنها یاساکان جێبەجێ بکەیت بڕۆ بخۆت لە دروستکردنی یاساکان دەورتە بێ لەسەر ئەو ئەساسە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری کاریان کردیە کە ویستویانە لە دروستکردنی یاساکان دەوریان هەبێ لەوێ نەهێڵن مادەیەکی یاسایی تێپەڕێ کە پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێ پێچەوانەی بەها و ڕەوشتە باڵەکانی کۆمەڵگەی مسلمانی کوردەواری بی لەوێ هەوڵیان داوە لەو یاسانە زۆرترین مادەی تێدابێ کە لە بەرژەوەندی خەڵک بێ کە دادپەروەری تێدابێ لەوێ هەوڵ ئەدەن بە هەموو شێوەیەک ئاستی ستەمکاری کەم بکرێتەوە نەهێڵدرێ ڕێگا پێ نەدرێتن و هەموو ئەو مادە یاسایانە جێ بکرێتەوە نێو پرۆژە زۆرا و زۆرەکان کە لە بەرژەوەندی خەڵکدایە هەمومان بەبییرمانە لە پەرلەمانی کوردستان ساڵی 2007 لە خولی دووەم کاتێکە یاسای باری کەسێتی هەموارکرا ڕۆڵی فراکسیۆنی کۆمەڵ نەبایە یاسای باری کەسێتی بەنەوعێچکە بەلا ڕێدا دەبرا و لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بەهۆی ئەوەی کە لە لیژنە زیندوەکانی ناو پەرلەمان لە لیژنە سەرچەکانی ناو پەرلەمان ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بوونیان هەبووە بۆیە توانیان ڕەنجی خۆیان بەسەر یاساکان بەجێ بێڵن لە ناو لیژنە یاسایی لە ناو لیژنەی دارایی لەو دوو لیژنە گرنگ و چارە نووسازە لە ناو ئەنجومەی نوێنەری عێراق کارێکی باش کرایە کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە مەحەلیەکاندا چی کردووە؟ وەڵامی ئەم پرسیارە لە خاوەن پێداویستە تایبەتەکانی شاری سلێمانی بپرسن بزانن کە چۆن کۆمەڵی دادگەری بە نوێنەرەکانی لە حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکان بووەتە خەمخۆری ئەوان و سەرێکیش لە ئەنجومەنی پارێزگاکان بدەن بزانن دەرگای کێ بۆ وەرگرتنی داواکاریەکانتان واڵایە ئەو کات دەزانن کۆمەڵ لەوێش چی کردووە طبعا ئەوەی زۆر گرنگەوەیە کە ئینسان لە هەر پلە و پۆستێکا هەبوو ئەگەر کۆمەڵێ مەبادی و قیم هەبوو لەسەری بڕوە لە هەر پلە و پۆستێک کاتوانێت خزمەتی خۆی بکە و ئەوەی کە ئێستا خەڵک لێی ناڕازیە بەعکسی ئەوە بکە ئێمە لە سلێمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی ڕێژەی دەنگەکانمان هێندێ بەرپرسیارەتیمان وەرگرت یەکێکیان بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بوو کە من 5 ساڵ و نیو لەو پۆستا بووم ئەڵبات جیاوازی من و کەسێکی تر ئەمەیە کە ئەرزی جەنابەتیەکەم یەکەم هێندێ مەبادی و قیەممان هەیە دەستیان پێوەگرین وەلیان لا نادەین وەلیان دانابەزین و تەنەزولیان بۆ ناکەین هەڵ ناخلیسکەین لێیان دوور ناکەوینەوە ئەمە شتێک نییە یعنی وەکوڵی چاکەتێک بێ لە بەری کەم و تاو ئەمە پەروەردەیە کە کراوین لە مزگەوتەوە هێناومانە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە گوێڕایەڵی فەرموودە ڕاستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو ئەوانەوە گۆش کراوین بەوەی کە ئەبێ ڕازگۆ بین لەگەڵ خەڵک ئەبێ دەستپاک بین ئەبێ ئەمانەت پارێز بین ئەبێ خزمەتی خەڵک بکەین ئەبێ جیاوازی نەکەین ئەبێ هەموو هاوڵاتیان وەک یەک تەماشاکەین ئەبێ موئەسەسە بەهی موڵکی خەڵک بزانین لەگەڵ ئەوەی کە لایەنە عیلمیەکەش بۆ ئیمکانیاتی زانستی و ئیداری و تواناییە جۆرا و جۆرەکانیش بۆ هەر کەسێک کە لە پۆست و بەرپرسیارەتی چه حکومی چ پەرلەمانیا بێ گرنگە و من سواز بۆ خوا لەو ڕۆ کە بەکالۆرۆسم هەبوو لە ئیدارە و اقتصاد و ماستەرم هەبوو لە ئیدارە ئەمە یارمەتی دەرێک بوو بۆی بتوانم ئەو پۆست و بەڕێوەبەرایەتیە بەڕاستی زیندوو کەمەوە لە بەڕێوەبەرایەتێکی فەرامۆشکرا و بیهێنمە یەکێک لە بەڕێوەبەرایەتیە مەڕموقەکان لە سلێمانیە لە دەستگایەکی نەناسراو بۆ دەستگایەکی ناسراو لە ئیشوکارێکی پەراوێزکراو بۆ ئیشوکارێکی پلە یەک و هەموو موئەسسەسەکان بە شێوەیەکی گشتی توانیمان ڕۆڵی گەورەی تیا ببینین بۆیە کۆمەڵبوونی من ئەمانەی تایە و کاتێک کۆمەڵ بەرپرسیارەتێک وەرەگرێ ئەمانە ئەبەخشێ بە بەرپرسیارەتەکان پاشان یەک خاڵی تر زۆر مهمە ئەویژەوەیە حیزب هیچ داواکاریەکی نییە لێمان یعنی حیزب پێت ناڵێ بڕۆ ئەم شتانە بکە خزمەتی کۆمەڵکە ئەڵێ بڕۆ خزمەتی خەڵکە چونکە ئێمە خزمەتی خەڵک لە خزمەتی خۆمانە خزمەتی خۆمان لە خزمەتی خەڵکە ئەبینینەوە واتە حیزب نایە تەدەخل لە ئیشمانە بکە ئەو فلان کەسم بۆ نەقڵکە و فلان کەسم بۆ دانێ ئەوی تر بکە لە بەرپرسیارەتی نازانم کۆمپانیای هەبێ بینێرە تەندەری بینێ و پرۆژەی بینێ و هیچ یەکێک لەمانەی نییە
پێمان ئەڵێن ئەم بەرپرسیارەتە وەرگرتووە یاخوا پیرۆز بێ بڕۆ دەستکراوە بە خزمەتی خۆت بکەم بە درێژایی 5 ساڵ و نیو یەک کەس لە هیچ ئاست و بەرپرسیارەتیەکە لە خودی ماوەساڵی باپیرەوە بۆ ئەنجومەنی سیاسی و هەموو دەستگا و ئۆرگانەکان یەک کەس یەک تەدەخولی نەبووە لە ئیشی منە ئەمە فەرقی کۆمەڵ بوونە لەگەڵ خەڵکی ترە تۆزانی ئێستا موسسەکان لە حکوومەت و لە هەموو شوێنەکان گیرۆدەی ئەو خۆسەپاندنەی حیزبەکانی دەسەڵاتن کە بەرژەوەندیان هەیەتیایە کە تەدەخولەکەن لە دانانی بەرپرسی هۆبەیەک بەرپرسی بەشێک بەڕێوەبەرێک و تەدەخولەکەن لەوەی کە پرۆژەکان بۆ چ کۆمپانیایەک بن چکە ئەوان خوان مەسلحەتیان لەگەڵیان هەیە کاتێک کۆمەڵ پرۆژەیەک نییە بۆ بازرگانی ئەمە ئۆتۆماتیکی خزمەتە بە خەڵک چونکە کاتێ هەر کەسێک ئەچێتە هەر پۆست و بەرپرسیارەتێکەوە من پەرلەمانتانم یەکێکی تر بەڕێوەبەری گشتیەوی تر ئەگەر وەزیر بێ لە هەر کاتێکا بەشداریمان کرد کۆمەڵ پرۆژەی بازرگانی نییە تاوەکو ئەو کەسەی کە نوێنەرایەتی ئەکا بیرکاتەوە لەوەی کە خزمەت بە کۆمپانیەکانی حیزبەکە بکە ئەمە خاڵێکی ترەوەیەکە کۆمەڵ یعنی بیرتەسک نییە بچووک بیر ناکاتەوە پێی وایە نوێنەرەکانی لە هەر شوێنێک بوون لە ئەنجومەنی پارێزگا بوون لە پەرلەمان بوون لە حکومەت بوون خزمەتی خەڵکیان کرد خزمەتی ئەویان کردو و بالفعل هەر ئەمەشە کۆمەڵی پێ گەورە بووە و ماوەتەوە و سەرای ئەو کێبڕکێ توندەی کە هەیە چونکە ئێستا ئێمە کە لە هەڵبژاردنەکانی کوردستان بەشداریەکەین یا عێراق بەشداریەکەین ئەزانی ئەمە چینە ناو چ ململانێکی سەخت و توندەوە لەگەڵ ئەو حیزبانە کێبڕکێەکەین کە هەرچیپ لەو پۆستە لە وڵاتە لایەنە پارەیان لایە چەکیان لایە دەسەڵاتیان لایە خەڵکیان لە ڕێگەی ترساندن و تەرغیبەوە بە ئەنواع ڕێگە گرتووەتە خۆ یعنی ئێمە لەم دۆخە قورسە نابەرامبەرە یەین کێبڕکێەکەین ئەی چۆن ماوینەتەوە بەم ئوسلوبە بەوەی کە ئیشەکانمان بۆ خزمەتی خەڵکە و بەرژەوەندی خۆمان لە بەرژەوەندی خەڵکە بینینەوە و پێمان وایە ئەگەر نوێنەرەکانمان سەرکەوتوو بن لە هەر پۆست و بەرپرسیارەتیەکە ئەو خزمەتی حیزبەکەی کردووە چونکە دوجار حیزب چییە؟ حیزب پرۆژەیەکە بۆ خزمەتی خەڵک واتە ئێمە سیاستمان بۆ خزمەتی خەڵک ئەوێ کاتێک کە تۆ سیاستت بۆ خزمەتی شخصێک و بنەماڵەیەک و حیزب و کەسێک و کۆمپانیایەک نەوێ ئۆتۆماتیکی سیاستەکە بێت بە خزمەتی خەڵک خۆی گۆڕانکاری گەورە بە تەنها هەڵبژاردنێک و بەرپرسیارەتێک و ئەوانەیەک ڕوونادا گۆڕانکاری گەورە گۆڕینی یەک بەیەکی ئینسانەکانە واتە تا خەڵک لای خۆیەوە کوخوای گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تاوەکو خەڵک خۆی نەگۆڕێ ئەو گۆڕانکاریە گەورە ڕوونادا ئێمە بۆ گۆڕانکاری گەورە خەونی گەورەمان هەیە ئەوی ژەوەی لە ڕێگەی دامەزراوە جیاجیەکانەوە پەروەردەی ئینسانەکەین ئەگەر ئینسانت دروست کرد ئۆتۆماتیکی گۆڕانکاری گەورەکە ڕووەدا بەڵام لە هەر شوێنێک هەبوو بین جێدەستمان دیار بووە لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەنجومەنی پارێزگاکان لە پۆست و بەرپرسیارەتەکان کە لە ڕابردووە وەرمان گرتووە بە دڵنیاییەوە وامان کردووە کە خەڵک بڵێ بەڵێ ئافرین کە تۆ دیارە نوێنەری ئایدۆلۆجیا و نوێنەری حیزب و نوێنەری پرۆژەیەکی سیاسیت خزمەتی ئەم وڵاتەی ئەوێ پاشان ئەگەر بینە ناو ئەوەی کە کردومانە بۆ نمونە مەسەلەن بەڕێوەبەراتێکی گشتی لە سلێمانی بەڕێوەبەراتی گشتی چاودێرگەشت پێدانی کۆمەڵاتی سلێمانی ئێمە ئەوەی کردمان بۆ خاوەن پێداویستی تایبەت پێشتر نەکرابوو هیوادارم لە داهاتوە بکرێ هیوادارم هەر کەسێک بتوانێت تەجاوزی ئەوە بکا کە ئێمە کردومانە بەڵام پێشتر نەکرابوو ئەوەی ئێمە کردمان بۆ مناڵان لە هەموو ڕووەکانەوە مناڵان پێشتر نەکرابوو ئەوەی ئێمە کردمان بۆ ژنان لە هەموو ڕووەکانەوە پێشتر نەکرابوو ئەوەی ئێمە کردمان بۆ هەژارەکان پێشتر نەکرابوو ئەوەی ئێمە ئەو پەیوەندیە تەندروستەی لەگەڵ کارمەند و بەرپرسەکان بنیاتمان نا پێشتر نمونەی لەم جۆرە نەبوو ئەوەی ئێمە هەمان بوو خۆشەویستی نێوان بەرپرسەکان بوو نەوەکو ترس و سزا و یاسا و ئەوانە و ئەوەی ئێمە لەوەی کە نموزەجی جوانمان پێشکەش کرد لە بواری بۆ نمونە چۆن بەرپرسیارەتەکان دائنەی لە ڕێگەی سیڤیەوە پێشتر نەکرابوو ئەوەی ئێمە یاسامان جێبەجێکرد ڕێنمایەکانمان وەکو خۆی جێبەجێکرد پێشتر نەکرابوو یعنی تەنانەت جیاوازیمان نییە کرد لە نێوان کەسێک کۆمەڵ بێ یەکێتی بێ پارتی بێ لایەنێکی تر بێ بێلایەن بێ هاوڵاتیەک بێ ئەوەی کە ئێمە دەرگامان لە نێوان خۆمان و خەڵکا خستە سەرپشت پێشتر نەکرابوو یعنی بۆ ئەوەی بەڕێوەبەرێکی گشتی هەر کاتێ بتەوێ پەیوەندی پێوە بکەی ڕاستە خۆ بیبینی لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەکانی تری وەتسئەپ و ڤایبەر و ئەوەی کە خەڵک تەکنۆلۆژیای سەردەمە بەکارهێنێ پێشتر ئەمە نەکرابوو
و دەیان شتی تر لە هەر هەمووشی گرنگترەوەیە کە بەدەستی پاک بیتە دەرەوە بە زیممەی پاک نەکەر بە شایەتی خۆمان بە شایەتی هەموو بەرپرس و بەڕێوەبەر و کاربەندانی فەرمانگەکانمان و بە شایەتی راپۆرتی دیوانی چاودێری دارایی و هەموو دۆکیۆمنتەکان ئێستا بەردەستن کە سپاس بۆ خوا ئێمە بێژگە لە خزمەتێکی گەورە هەموو ئەوەی کە خەڵک ئێستا لی ناڕازی ئێمە لی دوور بووین خەڵک ناڕازیە لەوەی حیزبایەتی لە ناو فەرمانگەکانە بکرێ ئێمە لی دوور بووین خەڵک ناڕازیە لەوەی واستە وازدەکاری هەبێ ئێمە لی دوور بووین خەڵک ناڕازیە لەوەی لە ژێرەوە بەرپرسەکان شەریکی کۆمپانیاکان بن ئێمە لێ دوور بووین خەڵک ناڕازیە لەوەی پرۆژەکان ئەو لە هەر بوارێک پرۆژەی خۆی هەیە لە بریەوەی بیدەیتە بە کێبڕکێ بیدەیتە کۆمپانیای شایستە لە ژێرەوە بیدەیتە کۆمپانیا حیزبەکەی خۆت ئێمە لەوانە دوور بووین بۆیە ئەمە گۆڕانکاری گەورەیە و ئەمە جێدەست دیار بوونە و ئەمە بێجگە لەوەی لە زۆر بوارە هەر ئەسڵەن داهێنانمان کرد خاون پێداویستی تایبەت لە بریەوەی خەڵک وەک هەژار و فەقیر و کەسێکی پەراوێزی کۆمەڵگە سەیریکە ئێمە هێنامان گرنگیمان پێدا ڕۆڵمان پێدا بۆ نمونە خەڵاتی تایبەتی ساڵانەمان بۆ دەستنیشان کرد خەڵاتمان بۆ دەستپاکی دەستنیشان کرد لە مەراسیمی گەورە گەورە و لە زۆر بواری ترە کە پەیوەندیدارە بە پەرەپێدانی کۆمەڵایەتیەوە پەرەپێدان بە بەها باڵاکانەوە پەرەپێدان بە ڕەوشتە باڵاکانەوە ئێمە ئەوانەمان کرد کە بەڕاستی پێشتر نەکرابوون و دروستکردنی سیستم بۆ نمونە لە بواری بەڕێوەبردننی دایانگەکانە کە قۆناغی یەکەمی پەروەردەکردنی مناڵە ئەوەی ئێمە لە سلێمانی کردمان لە هیچ شوێنێکی تری کوردستان و عێراقیشان نەکرابوو و دایانگەکانی سلێمانی زۆر بە خۆشحاڵیەوە بە هاوکاری هاوڕێکانمان لەوێ بوونە باشترین دایانگە لە کوردستان و عێراقا بۆهۆی ئەو سیستەمەی پەیڕەومان لێ کرد بۆ نمونە بیرمان کردەوە لەوەی کە مناڵ لە دایانگە نابێ غەیری زمانی کوردی بخوێنێ ئێمە کردمان بیرمان کردەوە لەوەی کە شاشە زیانی هەیە بۆ مناڵ ئەمە بە دیراسی عیلمی و بە دوواداچوون و بە بیرکردنەوە بۆیە هەموو تەلەڤیزیۆنەکانمان لە ناو دایانگەکانە لابرد مناڵ کە ئێستا بۆتە گیرۆدە بووە بەدەست شاشە زیرەکەکان و شاشەی تەلەڤیزیۆن و ئەو هەموو یاری ئەلکترۆنی کە هەیە لە دایانگەکانە پێش ئێمە مناڵ ئاوا دانیش بە دیار تەلەڤیزیۆنەوە ئێمە تەلەڤیزیۆنەکانمان لابرد ئەمانە و دەیان ئیشی تر کە بەڕاستی زەحمەتە کاک جەلال لە 5 دقە باسی 5 ساڵ